پرسی سربەخۆیی باوەڕ ناکرێت هیچ کاتێک هێندەی ئێستا باس لە پرسی سربەخۆیی هەرێمی کوردستان و دامەزراندنی دەوڵەتی سربەخۆ کرابێت. جیابوونەوە لە بەغدا و بوون بە دەوڵەتێکی دراوسێ عێراق لە دروشمی هەندێک لە هێزە سیاسیەکان بوو. ئەم هەستی ناسیۆنالیستیەی کە هەندێک جار وەک دەبدەبە دەهاوسێ و فووی سیاسی پێداکرێ تا هەنووکە جگە لە باسکردنێکی سەرپەیی و حەماسەتی ناوتەر و لێدوانە سیاسیەکان چی دیکەی نەبووە. بۆچوونی زۆر هەیە لەسەر بەرخوردکردنی سیاسیەکان لە بابەتی سربەخۆییدا، بەڵام گەورەترین پرسیارەوەیە پرسی سربەخۆیی گەیشتۆ تا کوێ لە ئێستادا. ئێمە بۆ چوونمان ئەوەیە کە بابەتی سربەخۆیی لەبین نەچووە، بەڵام ئەم بابەتە ئەکرێت بخرێتە لاوە بۆ ئەوەی کێشەکانی تر چارەسەر بکەین. بۆ نمونە مەسەلەی گوزەرانی خەڵک لە پێشە، مەسەلەی موچەی کارمەندەکان لە پێشە، مەسەلەی دروستکردنی ژێرخانێکی ئابووری. ئەم مەسەلانە کاتی ئەوێت و بەرنامەشی ئەوێت ئەکرێت، بەڵام لە هەمان کاتیشە نابێت فەرامۆش بکرێت. بەڵام مەسەلەکەی تر ئەمە مافێکی سیاسی خۆمانە، مافێکی ڕەوایە، لە کاتێکی گونجاوتر ئەکرێت ئێمە باسی لێ بکەین. بەتابەتی هەموو جار کە باسیەکەین ئەڵێن ئێمە ئێستا ئەتوانین لە بەغدا هەموو مەسەلەیەک باز بکەین. ئەمە خۆی لە خۆی شتێکی باشە. ئەتوانین لە پەرلەمانی عێراق لەناو حکوومەت لەگەڵ لێپسراوان بەرزترین لێپسراوی حکوومەت باس لەم مەسەلەیە بکەین، و پێم وایە کۆمەلگای عێراق و ناوچەکە و سەر تاسەریجی هەم بەرەو کرانەوەیەک ئەچێت کە دەرفەتێکی هەیە بۆ ئەم مەسەلانە. بەڵام ئەبێت بەو جۆرە سەیری مەسەلەکە بکەین کە ئێمە ناکرێت باسی مەسەلەی سربەخۆیی بکەین و لە هەمان کاتشە پەیوەندیەکی گرژمان لەگەڵ بەغدادا هەبێت. هەر مەسەلەکە وەکو عینادی لێت، یعنی کە داوای شتێک لە لایەنێک ئەکەیت کە خۆت دژایەتی ئەەکەیت و خۆت پەیوەندی گرژت لەگەڵا هەیە، ئەویش بە دڵنیاییەوە بە پیر داواکەی تۆ نایێت. لەبەرەوە ئەگەر بمانەوێت ئەم مەسەلەیە بە شێوەیەکی ئاسایی وەک خۆمان ئەڵێن بە شێوەیەکی ئاشتیانە بەڕێوەی بەرین و کێشەشی لێ نەکەوێتەوە، پێش هەموو شتێک و هەنگاوی یەکەم ئەوەیە کە ئێمە ئەم مەسەلەیە بگەین ئەو ڕادەی کە پەیوەندیەکی تەندروست و دۆستانە و گەشەکرد و لەگەڵ بەغدادا هەبێت، بۆ ئەوەی کاتێک کە ئەم مەسەلەیە لێوە باسەکەین بە شێوەی ئەوانش بە شێوەیەکی دۆستانە لێ بڕوانن. بەڵام بەغدا بکەینە دێوەزمەیەک و بکەینە دوژمنێکی نەتەوەیی و بکەینە لایەنێک کە هیچ جیاوازیەکی لەگەڵ سەدام حوسێن و ڕژێمی پێشوو نییە، و پاشان بچین داوای ئەوەی لێ بکەین کە ئێمە ئەمانەت ڕاپرسی بکەین و جیابینەوە ئەوانش دانمان پێدا بنێن و ڕێگامان پێون، بە دڵنیای ئەمە شتێکی منطقی نییە. ڕاستی ئەم مەسەلەی سربەخۆیی من پێم وانییە بابەتێکی جددی بوو بێ، یا بابەتێک بوو بێ نزیک بوو بێ لە ڕوودان و لەوەی کە بە ئامانج بگات تا ئێمە بڵێن وڵا لە قۆناغی کۆتاییایە بە هەڵەیەکی سیاسی یا بە ڕێکەوتنێک لەبار چووە. تا ئێستا ئەوەی کە بە تایبەتی لەم ساڵانەی دواییە بابەتی سربەخۆیی بەڕێی من بە تایبەتی ئەوەی لایەن هەندێک لایەنی سیاسیەوە باسەکرێ زۆرینەی زۆری لە بانگەشەیەکی سیاسی یا مزادەیەکی سیاسی شتێکی ئەوتۆتر نەبووە، یعنی بەڕاستی لەبەر چیش لەبەر ئەوەی ئێمە ئەگەر بمانێ بەرەو سربەخۆیی بڕۆین بەڕاستیە بێت لە کۆمەڵێک کەناڵی گرنگە و هەنگاو بنێن، لە پێش هەموو کەناڵی ناوخۆییە. ئەوی تا چەندێک ئێمە کە لە 1990ەوە وەکو وڵاتێکی نیمچە سربەخۆوە بووین، تا چەندێک بە فعلی ئیشمان کردو بۆ ئەوەی خاوەنی مؤسساتی دەوڵەتێکی سربەخۆ بین. ڕاستە ئێمە لە ڕووی بیناوە، لە ڕووی لایەنی چۆنەڵێ پێگەون ناو و بینا ئەو شتانەوە کۆمەڵی مؤسساتمان دروست کردووە، بەڵام بەڕاستی ئەم مؤسساتانە زۆربەی بە گیانی مؤسساتی ئیشیتیانە کراوە و بەرژەوەندی حیزب و خەیاڵی حیزبایەتی هەژمونی کردووە بەسەرا و لە هیچ مؤسسەیەکی ئەم وڵاتەیە هەز ناکەی بە گیان و بە نەفەس و بە ڕوحیەتی دەوڵەتداری ئیشکرابێ تا ئێمە بڵێن چۆنەڵێ هەنگاوێکمان ما ئەویش دان پێدانا نێودەوڵەتیەکەیە تا چاوەڕێی زروفە دەولێکە بکەین. خاڵێکی تریش کە پێویستمانە بۆ سربەخۆیی بەڕاستی ئەمە کە کێشەی دایان ساڵی قەزەی کوردی بووە، مەسەلەی لایەنی نێودەوڵەتی و بەرژەوەندی نێودەوڵەتی. ئێمە خۆمان نەزانین بەشێکی زۆری ئەو ڕێگرانەی کە هەبوون پەیوەندی بە واقعی نێودەوڵەتی و هەرێمیەوە هەبوون. ئێستاش ئەگەر خەڵکێک باس لەوە دەکا کە هەرێمی کوردستان چۆنەڵێ پشتیوانی نێودەوڵەتی هەیە، من بە تەسەوری خۆم پێم وان نییە ئەو پشتیوانیە پشتیوانی بێت لە دروستبوونی دەوڵەتێک.
ڕەنگە بەشێکی بۆ ئامانجێکی چۆنەڵێ دیاریکراو بێ نەک سربەخۆی وەکو ئەوەی ئێمە وەکو هەرێمێک لە عێراقا کە زۆرینەی زۆری وەکو هەرێمێکی سوننێ کۆمەڵی وڵاتانی ئیقلیمی وەکو قەتەر تورکیا سعودیە دیفاع لە قەزەی کوردی بکەن یا لە بابەتی کوردی کەن لەبەر ئەوەی چۆنەڵێ زەرەر نوێ بگەڕێتەوە لە عێراقا لە کێشەکانی عێراقا بۆ ئەوەی چۆنەڵێ کوردستانیش نەچێتە باوەشی ئێرانەوە ئەمە معنایەوە نییە ئێمە موافقی ئەو سێ چوار وڵاتەمان بەدەستێناوە بۆ سەربەخۆی قسەکەم لەوەیە ئەنجا بڕۆ بۆ جانبی نێودەوڵەتیش جانبی نێودەوڵەتیش بەڕاستیەوەی کە ئێستا ئەمریکا یا وڵاتێکی تر پشتیوانی هەرێمی کوردستانەکە لە شەڕی داعشە یا کۆمەڵێک چەک و تەقەمەنی مەحدود و دیاریکراوە نێرن معنایەوە نییە ئێمە وەکو هەرێمێک کە بەرەو سەربەخۆیەشێ مامەڵەمان لەگەڵەکەنەوە ئەوان چۆنەڵێ ڕێخۆشکردنی بۆەکەن ئێمە دەزانین مؤتەمەرێک کرا لەم ئەخیرە لە ئەمریکا سەبارەت بە داعش و شەڕی مووسڵ ئەوانە بۆ نمونە هیچ وەفدێکی کوردی لێ نەبوو و هیچ حسابێک بۆ لایەنی کوردی نەکرابوو کاتێکیش پرسیار لە لایەنی ئەمریکی کرا بۆچی کورد کە شەڕی داعشەکات لێوێ نییە ئەوان وەڵامێکی دەستوری قانونی دەولیاندایەوە کە وەڵامەکە لە ڕووی دەستوریەوە شتەکە زۆر واقعە ئەوان مامەڵە لەگەڵ وڵاتانەکەن نەک لەگەڵ هەرێم بەپێی دەستوریش ئێمە هەرێمێکین سەر بە عێراق کەواتەوان لەگەڵ ناوەند مامەڵاکەن هەموو ئەمانەی سلمێنێک کە ئەو بەدەمەوە هاتنەی هەرێمی کوردستان لەلایەن چه وڵاتانی هەرێمی بیا چ لایەنی نێودەوڵەتی بێ بۆ ئامانجێکی دیاریکراوە بۆ کاتێکی دیاریکراوە هیچ من شخصی خۆم هیچ بادیرەیەکیەوە نابینم کە بۆ ناگەر ئێمە بڕیارماندا سەربەخۆی ڕابگەێنین لایەنی نێودەوڵەتی پشتیوانیمان کە بە تەواوەتی من پێم وانێ بابەتی سەربەخۆی تازە لە بەیەم چێ بابەتی سەربەخۆی پێشەموو شتێ مافی میلەتێکە مافی میلەتێک بە ئاست و قەوارەیە گەورەتی نەتەوەی گەورەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ناکرێت بارودۆخێکی دیاریکراو لە بێ بچێ بەزەگەرە بڵێن دۆخە سیاسیە ئابووری خراپەکە وهروها قەیرانە سیاسیە کەڵەکە بۆکە بەسەر دۆخە ئابوووریەکەیە جۆرە لە پاشەکشەی بە مەسەلەکە کردووە یا بڵێن جۆرە لە لێڵی بۆ دروست کردووە لە بەرچاوی ڕایگەشتی و خەڵکی وەکو مەسلەیەکی جددی بەشێک لە خەڵکی وەری ناگرن ئەمە ڕاستە بەڵام بڵێن نە مەسلەیە پاشەکشەی کردووە بە بڕای من ئەگەر پاشەکشەشی کردوێ پاشەکشەیەکی تاکتیکی کردووە نەک پاشەکشەیەکی استراتیژی گۆڕانکاری و ڕووداوەکان بە ئاقایرەکە ڕوونە پێش گۆڕانکاریەکان لە ناو عێراقا بە جۆرە ڕۆشتونەتە پێش کە ئاسان نییە وێنای عێراقێکی یەگرتوو لە دۆ ڕۆژا بکەین بۆیە دابەشبوونی عێراق بە جۆرە لە جۆرەکان مسۆگەرە ئێستا قسە ئەمێنێتەوە ئەوەی ئایا دابەشبوونی عێراق بە شێوەی کۆنفدرالیە بێ واتە بە شێوەیەک لە شێوەکان عێراقێکی یەکگرتووە مێنێتەوە لە کاتێکە عێراق نەماوە وەک یەکەیەک بەڵکو قەواری سەربەخۆ عێراق پێگەهێنن یاخو بەشەکەی کوردستان بە تەواوەتی جیاوێتەوە دەوڵەتێکی سەربەخۆ پێگەهێنن مەسەرکەوە کووتمانە بێ بە شێوەیەکی بڕگەی سەیریکەین مەقتەعی سەیریکەین ئێستا جۆرە لە کەپکردن جۆرە لە پاشەکشە جۆرە لە لێڵی جۆرە لە نائومێدی بەسەر خەڵکا زاڵە کێشەکانی لە خوار سەربەخۆیەوە یەخی خەڵکیان گرتووە بۆیە کەمتر خەڵکی مەسلەی سەربەخۆیی یا بەشە لە خەڵکی بە جددی وەرەگرێ یا پێی وایە پاشەکشێکی استراتیژی کردووە بەس بە بڕای من پاشەکشی استراتیژی نەکردووە ئەوەی هەیە تاکتیکیە مەرحەلیە بە دەستکاریکردن و گۆڕانکاری لە ئێوەی ئێستا هەیە ئەتوانرێت جارێکتر ببێتەوە بە ناونیشانی گەورەی ئەم قۆناغی تێکۆشانی خەڵکی کوردستان بابەتی سەربەخۆیی هەر دەمێنێ ڕەنگە سەرکرداتی ئەمڕۆی کورد نەتوانێت بەو ئامانجە بگا لەبەر ئەوەی بەرژەوەندەکان زۆر زەقن بەس ئەو بەرژەوەندیانە لەبەر چاو ئەگیرێ بەڵام مەسلەی ئازادی کوردستان سەربەخۆیی کوردستان ئەوەی کە بڵێن مافەکانی گەلی کورد بپارێزێ بەداخەوە ئەم سەرکرداتی ئێستا بە هەموو هێزە سیاسەکانەوە بە تایبەتی ئەوەی کە ئەمڕۆ لە حکومەت و لە پەرلەمانەوانەیە ئەو برادرانە بەڕاستی ناتوانی کارێکی ئەوتۆ بکەن کە مرۆڤ دڵی خۆش بێت و بڵێ لە ژێر دەستی ئەم برایانە یا لە سەر دەستی ئەم برادرانە ئێمە ئەتوانین سەربەخۆی خۆمان بەدی بهێنین هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە تۆ کاتێک ئەتوانی سەربەخۆی کوردستان ڕابگەێنی بەڕاستی ئیفلاس نەکردوێ ئێستا ئەوەی ئێمە لە هەموو ڕۆیەکە ئیفلاسی کردووە لە هەموو ڕۆیەکە فەشەلی هێناوە بۆیە حکومەتی وە بە هیچ شێوەیەک ناتوانێت یەک هەنگاو بەرەو سەربەخۆی بنێ و بەڕێی من ڕازگۆ بن لەگەڵ خۆیانە و برایانە کە ئیدعای سەربەخۆیەکەن ئەگەر هەر بەڕاست بەرەو سەربەخۆی ئیشەکەن ئەبێ ئیشەکەیان ڕوون و ئاشکرا بێ کە هەموو هاوڵاتێکی کورد ئامادە بێ خۆی لە پێناوی ئەو سەربەخۆی بە کوشت بدە نەک خەڵک هەموو کەسێک هەموو هاوڵاتێکی سەر پێی وایە ئەمە
مجرد سلعەیەکی ئەعلامیە یعنی مجرد بە ئەعلامی بفرۆشن هەر لە پێناوی ئەوەی موچە بە خەڵک نەدرێ هەر لە پێناوی ئەوەی خەڵک برسی بکرێ هەر لە پێناوی ئەوەی خەڵک سووک و سەلیم بکرێ ئەوان ئەم شعاراتانە بەرزەکەن و ئەگینە هیچ مەبەستێکی تریان نییە. لە ئێستادا سەربەرە و خواربوونەوەی سیاسەتی هەرێمی کوردستان و بە بنگەیشتنی پرسی سربەخۆیی و گشتپرسی و پژوێخستنی خواستی جەماوەری و برسیکردنی هاوڵاتیان نزیکە پرسی سربەخۆیی بکات بە قوربانی هەندێک مەرامی سیاسی کە سەرنجام دش دەبێت لەگەڵ ئایندەی کوردستان و لە توانایدا هەیە ببێت بە گۆڕستانی خەونەکانی کورد. ئەوەی جێگەی تێڕەمان و لە سەروەستانە بریتێلەوەی کەم زیانە ستراتیژی و مستەقبەلیە لە سەردەستی هەندێک هێزی سیاسی کوردی دەبێ کە خۆیان بە هەڵگری بەیداخی سربەخۆکردنی کوردستانە و بەردەوامی شەوپرسەی وەک موزایدەیەکی سیاسی لە هەرێمی کوردستاندا جوڵاندووە. لەم هەلومەرزەی ئێستادا نا لەم هەلومەرزەی ئێستادام پێم وایە پێویستە هەندێک کاریتر و هەنگاوی تر بکەین یعنی تا خەڵک ناچار بێت خۆپیشاندان بکات تا خەڵک ناچار بێت داوای مافەکانی خۆی لە حکوومەت بکات خۆ ناکرێت حکوومەت سەرقاڵ بێت بە شتێکی زۆر گەورەتر و زۆر قوروستر. خەڵک ئێستا کەس فشاری لەسەر دروست نەکرد و خۆی داوای مافەکانی خۆی ئەکات لەو حکوومەتەی کە ئەوێت ڕاپرسی بکات لە هەموو حاڵەتێک دەکاتێک کە گەلان دەوڵەت دروست دەکەن بەو مەبەستەیە کە لەو دەوڵەتەیە ژیانێکی ئاسوودەتر خۆشگوزەرانتر دیموکراتیانەتر بەڕێوە بەرن و بتوانن باشتر ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن و کێشەکانیشیان کەمتر بێت. بەڵام ئێمە تا ئێستا هیچ بەرنامەیەکمان نییە بۆ قۆناغی پاش سربەخۆیی. ئایا قۆناغی سربەخۆیی ئاسانترە لەوەی ئێستا ئەگەر ئێمە هێشتا نەبووینەتە دەوڵەت و دەرفەتێکیشمان هەیە کە سوود لە توانەکانی عێراق وەربگرن بۆ کێشەکانی خۆمان. بەڵام پاش ئەوەی کە ئەچین بەرەو قۆناغی دروستبوونی دەوڵەت نابێت بناغەیەک دابنین بۆ پەیوەندیە گشتیەکانمان لەگەڵ دراوسەکان لەگەڵ هێزەکانی ناوچەکە لەگەڵ هێزە نێودەوڵەتیەکان ئەمە پێم وایە ئەمە مەسەلێکی زۆر گرنگە. ئەبێت حسابی ئەوە بکەین کە ئێمە ناتوانین بۆ هەتای پێش بە نەوت ببەستین و ناشکرێت تیۆری گەیشتن بە سەربەخۆیی لەسەر بنەمای فرۆشتنی نەوت دابمەزرێنین. ئەوێت ژێرخانێکمان هەبێت کە پاشەوەی کە نەوتیش نامێنێت بتوانین پێی بژین وەکەوە ئیمارات کردوێت وەکەوەی سعودیا ئێستا کاری بۆ ئەکات وەکەوەی کە هەموو دەوڵەتە نەوتیەکان کاری بۆ ئەکەن. ئێمە مەسەلەی سەربەخۆیی لە هەرێمی کوردستان بە جۆرێک سیر کراوە لەلایەن هەندێک لایەنەوە کە ئەمە مەسەلەیەکە بە هیچ شێوەیەک نابێت گفتوگۆی لەسەر بکرێت و ئەمە هەرەبێت جێبەجێ بکرێت. لە کاتێکە لە ڕاستیدا مەسەلەی سەربەخۆیی زیانیە لە مەسەلەی ژێرخانی ئابووری و لە مەسەلەی سەروەری کە پاش سەربەخۆیی دێتە ئاراوە و پێداگرتنی لایەنێک لە هەرێمی کوردستان لەسەر ئەم مەسەلەی ئەوەندەی کە پەیوەندی بە کێشە ناوخۆیەکانی خۆیەوە هەیە ئەوەندەی کە پەیوەندی بە کێشە یاسایەکانی خۆیەوە هەیە لە ناو پەرلەمانی عێراق و لە ناو پەرلەمانی کوردستان و لە سیستمی سیاسی هەرێمی کوردستانە پەیوەندی بەوە نییە کە ئەمە مەسەلەیە کە ئەولەویەتی هەیە و لە پێش هەموو مەسەلەکانەوە هەیە. ئێستاش ئەمە بۆ چوونمان هەیە ئەم مەسەلەیە نابێت فەرامۆش بکرێت بەڵام بە زەمینە سازی بۆ بکەین و لە هەمان کاتیشە کار بکەین بۆ ئەو شتانی کە ئەوان لە پێشەوەن. هاوڵاتیانی خۆمان لە کێشەیەکی گەورەدان بەهۆی قەیرانی داراییەوە ئەمە چارەسەر بکەین و پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا چاک بکەینەوە و ئەتوانی پاشەوە کار بۆ ئەم مەسەلەیە بکەین. یەکێک لە گەورەترین کێشەکانمان کێشەی یاسایی دەستوریە لە عێراق. یاساکانی عێراق و دەستوری عێراق هیچ ئاماژەیەکی بۆ جیابوونەوەی هەرێمەکان و مافی چارەی خۆنووسینتیان نیە. کات خۆی هەوڵێکی زۆر درا لە کاتی نووسینی دەستورە کە ئەم مەسەلەیە بخرێتە ناو دەستورەوە نەماتوانی و عەرەبەکانیش ڕازی نەبوون و لەبەرەوە بەو شێوەی ئێستای لێ هات. لەبەرەوە ئەگەر بمانەوێت جیابوونەوەیەکی بێ کێشە و ئاسایی و بەبێ گرفت لە عێراق بێتە ئاراوە ئەبێت ئێمە چاکترین پەیوەندیمان لەگەڵ بەغدادا هەبێت. بەڵام ئەم مەسەلەی خۆی لە خۆیدا هەر پێویستی بە گۆڕینی دەستور هەیە و پێویستی بە یاسای دەرکردنی یاسای تایبەت هەیە. هەر بۆ منەگەر ئێمە بچین لەسەر ئەزمموی باشووری سوودان
سوودان خۆی دەستورێکی تایبەتی هەبوو بەڵام پاشەوەی کە ڕێککەوتن لەسەر مەسەلەی جیابوونەوە لەسەر جیابوونەوەی باشووری سوودان واتە ئەو دەرفەتیان پێدا کە مافی هەیە هەر کاتێ لە ماوەی دیاریکراودا کە 5 ساڵ بوو یا 6 ساڵ بوو ڕیفراندۆمێک بکات و بەپێی ئەنجامی ڕیفراندۆمەکە جیابێتەوە ئەمە دانیشتێن دەستوری کۆنیان هەڵوەشاندەوە دەستورێکی فدرالیان بۆ سووداندانە لەسەر ئەو بنەمایی کە سوودان ببێت بە دوو هەرێم هەرێمی باکوور و هەرێمی باشوور و ئەگەر کاتی ڕیفراندۆمەکە هات و ڕیفراندۆمەکە یەکگرتنەوەی هێشتنەوەی وڵاتی بە یەکگرتووی پەسەند کرد ئەو کاتە ئەم دەستورەوە خۆی ئەمێنێتەوە و ئەگەر باشوور بڕیاریدا کە جیابێتەوە ئەو کاتە جیا ئەبێتەوە و سوودان ناچارە بێت ئەو کاتە دەستورێکی تر بۆ خۆی دابنێت ئێستا باشوور جیابەتەوە لە سوودان دەستورە کۆنەکەی فدرالیزم ماوە لەبەرەوە ئێستاەیە لە مەسەلەکان ئەوەیە کە سوودان ئەبێت دەستورەکەی خۆشی بگۆڕێت چووکە ئێستا شتێک نییە لەوێ ناوی باشووری سوودان بێت ئێستا باشوورێشتری هەیە کە ناوچەکانی تر ئەوان بوونەتە باشووری سوودان ئێمەش ئەبێت بەو جۆرە بێت ئێمە ئەبێت دەستور هەموار بکرێتەوە و پاشان یاسایەک دەربچێت لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بۆ ئەوەی دەرفەت بدات کە هەرێمەکان وڵای لەناو هەرێمەکانە ئێمە تا ئێستا هەرێمی کوردستان هەرێمە ڕیفراندۆم بکات و ڕیفراندۆمەکەش یاسایی بێت بەڵام کاتێک کە ئێمە پەیوەندی گرژمان لەگەڵ حکوومەتی عێراقەیە کاتێک کە ئێمە پەیوەندی گرژمان لەگەڵ ئەنجومەنی نوێنەرانی عێراقەیە نە حکوومەتی عێراق ئامادەکاری ئەکات بۆ دەستورێکی تازە نە ئەنجومەنی نوێنەرانیش یارمەتی دەرئەبێت بۆ ئەم مەسەلەیە لەبەرەوە هەنگاوی یەکەم ئەوەیە کە ئێمە پەیوەندیەکانمان ئاسایی بکەینەوە لەگەڵ بەغدا و ئەمە خۆی لە خۆیدا کە ئێمە باس لەوەکەین کە ئێمە بگەڕینەوە بۆ بەغدا و پەیوەندیەکانمان چاکەینەوە و کێشە هەڵپەسێدراوەکان لەگەڵ بەغدا بە هەڵپەسێدراوی نەمێنێتەوە ئەمە خۆی لە خۆیدا هەنگاوی یەکەمە بۆ ئەوەی دەرفەتێکی باشتر بۆ مەسەلەی ڕیفراندۆم پێک بێنین خۆی لە دوو ڕۆگەر باز لە ڕیفراندۆم بکەین بەڕاستی ڕیفراندۆمیش دیسانەوە چێتە بابەتێک کە لە قاڵبی قسەیانە چۆتە دەرەوە یەکەم زەمینەی یاسایی ئەوێ لەگەڵ زەمینەی سیاسی زەمینەی یاسایی تۆ پەرلەمانت پەک خستووە کە پرۆژه یاسایەکی لەبەردەست بۆ مناقەشە پرۆژه یاسای ڕیفراندۆم چۆن پرۆسەیەکی وا گەورە بەبێ بنەمایەکی یاسایی و بەبێ یاسایە کە لە پەرلەمانی کوردستانەوە و سەرچاوی دەسەڵاتی یاسادانان دەربچێتەوە ئەو پرۆسەیە دەکەی لە ڕووی سیاسیەوە تەوافقی سیاسیمانە تا ئێستا خۆ دەزانی بابەتی ڕیفراندۆم چونکە بەسراوە بە کۆمەڵی ئامانج و بەرژەوەندی بچووکترەوە زۆرێک لە هێز سیاسیەکانی کوردستان کە نەخشەی سیاسی هەرێم پێکێنن زۆر هاوڕانین لەگەڵی لایەکی تریژەوەی کە تۆ باسێکە ئێستا ئەم هەموو کێشە و قەیرانە کە هەیە خەڵکی کێشەی تری هەیە کێشەی نانی هەیە کێشەی خزمەتگوزاری هەیە کێشەی موچەی هەیە لە ژیانێکی دارایی کۆمەڵایەتی دەرونی زۆر ناهەموارە دەژی تۆ چۆن باسی قەزەیەکی لاکەی کە ڕەنگە ئەو خەڵکە چۆنەڵێ ئینتیمای پێلاواز بوو بێ یا بە کاتی ئەوەی نازانێ لانی کەم چکە خۆشمان نەزانین ئەگەر ئێمە لانی واقعی لێک بینەوە خی گەورە ئینسانی دروست کردووە مافەکانی ئینسان لە پێش زۆر شتەوەیە یعنی تۆ لە پێش ئابێ بچی نان و ئاو و ژیانێکی شەرفمەندانی بۆ دیاری بکەی ئەو کاتە بێ باسی کۆمەڵی قەزەی نەتەوەی یا کۆمەڵی قەزەی سیاسی بکەیت چکە بەڕاستی ئەمەیان ئەسڵترە حتا لە پێش بابەتی وروژاندنی دینەوە تۆ کەسێکی بەرسی جارێت تێرکە ئەو کاتە بەهۆش و فامی خۆیەوە بیرکاتەوە خاوەنی ئەهلیەت و چۆنەڵێ بیرکردنەوەی تاوی خۆی بێ بە ئەو کاتە بڕیار بە بەشداری چیەکە چی ناکە بۆیە ڕیفراندۆم لە ئێستاە تەوقیتێکی خراپی بوو هەڵبژێراوە و هەستەکەی چۆن وەکو عەرەب دەڵێ کەلیمەت و حەقین یوراد بها الباطل یعنی ئامانجێکی پیرۆزە کە ئێمە ساڵەهای ساڵە ینی کورد بۆچی ئەم نەهامەتیانەی قبول کردووە یا چەشتوێتی لەبەر ئەوەی کە بێ بە خاوەنی کیانێکی سربەخۆ و قوارەیەکی سربەخۆی خۆی بەڵام کە تۆ تەوقیتێک هەڵەبژێری ئەمە جگەل لەوەی کە تۆ ئەم شتت بەجددی نیە دووهەم باسکردنی قەزەیەکی جددی لە قەزەی کاتێکی ناهەموارە بەڕاستی ئەمە تێکشکاندنی ئەو ئامانجەیەوە زەردانە لەو قەزێ بۆیە مەسەلەی ڕیفراندۆم دیسانەوەکو کە ڕەتێکی هەیە بە بابەتی سربەخۆی هەرێمی کوردستان جگەل لە بانگەشەیەکی سیاسی حیزبی بۆ کۆمەڵێ بەرژەوەندی حیزبی و ئەتوانین بڵێن بنەماڵەیی خەڵک هەنگاوێکی جددی لێ نەبینیوە تۆ ئێستا
بۆ ئەنجامدانی ڕفراندۆم لە هەرێمی کوردستانە پێویست بە کۆمیسیۆنێکی سەرپەرشتی کە من دڵنیام کۆمیسیۆنی هەڵبژاردننی بەغدا ئەو کارە ناکە تۆ باشە پەرلەمانت تعتیل کردووە ساڵێکەوە ئەمڕۆ ڕێک ساڵێک تەواوەکە بە بۆنەی تعتیلی پەرلەمانەوە کۆمیسیۆنیشت تعتیل کردووە باشە بەچی ئەوە دەکەی ینی خۆ هەر بە کات بێ بە پارە بێ تۆ هیچ زمینە سازیەکە نەکردووە لەبەرەوە مەسلەی ڕێفراندۆم لەبەردەم کۆمەڵێ ئاستەنگی سیاسی یاسایی هوەری و جەماوەریشدایە کە خەڵک ڕەنگە دەمەهاتنێکی ئەوتۆی بۆ نەبێ قەنەعەتم وایە بە نەزەری شخصی خۆم ئەگەر جانبی ئینسانی تێکەڵ بە جانبە سیاسی و یاسایەکەی بکەی و لە هەموو دنیا شاوایە و لە هەموو ئەدیانی سەمایی و ئەرزی شاوایە ئینسان و مافەکانی لە پێش هەموو شتێکەوەی ئێساش بەڕاستی مەسلەی نەتەوە و نەتەواتی لە دنیای پێشکەوتووە قۆناغی تری بڕیوە مافەکانی ئینسان لە پێش هەموو شتێکەوەی با وەکو قسەکەی مستەفا مەحموود بە ڕەحمەت بێ کە بیرمەندێکی گەورەی میسری بوو لەبارەی ئەو نەتەوایەتی ئەو شتانەوە باسی کرد دەڵێ لای ئەمە چۆنەڵێ وەتەن دراوە بە دەوڵەمەند و دەسەڵاتدارەکان وەتەنیەتیش بەجێڵ دراوە بۆ فەقیرەکان نیشتیمان بە هەموو خێر و بێر و سامانیەوە براوە بۆ کۆمەڵی خەڵک بەڵام نیشتیمان پەروەری بەجێ بڵێ بۆ خەڵکی سادە کە ئەدنا چۆنڵێ مستەوای خۆشگوزارانی نەبێ یا مافەکانی بەرجەستە نەکرابێ بۆیە لەم حاڵەتەیە شتێکی طبیعیە کە خەڵک بەدەمەوە قەزەیەوە نەچێ من ئەمانم دابین نەکردووە ڕۆژانە من وا لە خەڵکەکەم خەڵک بە چۆنەڵێ بەدەم پیش خواردنەوەوە بتلێتەوە تۆ وەکو دەسەڵات لەسەر ئاستی شار لەسەر ئاستی ناوچە ئیهانە بەوەکەی لەسا لە هەرێمی کوردستانە لە دەڤەرێکە لە زۆنێکە دایان هەزار خەڵک مانی گرتووە موسسات پەکی کەوتووە و ناشنەوە داوام پرۆسی خوێندن و پرۆسی داوامکردن و کاروباری حکومی چۆنەڵێ پەکی کەوتووە بەڵام تۆ لە لایەکی ترکە دەسەڵاتت بەسەریا هەیە دێ وەکو ڕقەبەرایەتیەک وەکو گاڵتەکردنێک بە هەست و سۆزی ئەو خەڵکە دەی کۆمەڵی پرۆساکەی وەکو هەڵبژارنی شاجوان وەکو ماراسۆنی نێودوڵەتی وەکو فیستیڤاڵ وەکو وایە کە ئەم میلەتە ئەوەی نەبێ خەڵک مافی خۆیەتی کە بەدەم هیچ شتێکی نەتەواتیەوە نەچێ ئەگەر لەسەر دەستی ئەوانەی کە نەنەرایەتی ئەو میلەتە ئەکەن تووشی چەوسانەوە تووشی ستەم بوو بێت تووشی ژیانێکی نەخوازراو بوو بێت بەداخەوە ئێمە ئازاری دەوڵەتمان چەش بەبێ ئەوەی دەستکەوتی دەوڵەتیشمان هەبێ خەڵکیە ترسا لەوەی کە ئەگەرێمە دەوڵەت ڕاگەێنین ئەوەمان بەسەر بێ کە ئێستا بەسەرمان دێ ئەو ئازارە بچێژین کە ئێستا بەسەرمان دێ ئەگەر ئێمە دەستکەوتی دەوڵەتمان هەبووە بە دڵنیام خەڵکەکە ئەمەی بەکەم ئەزانی لە بەرامبەر دەستکەوتێکی گەورەی نەتەوەیە وەکو دەوڵەتە کە بەیانی لە چوارچێوەیە هەست بە سەربەرزی نەتەوەی خۆیان بکەن و هەوڵدەن بۆ خۆشگوزەرانێکی چەسپا و ڕاستەقینە و درێژمەودا بەڵام کاتی ئەمانی ئەوە ژەگرێ مۆدیلی حکومڕانی لە کۆمەلگای ئێمە بیرمان نەچێ ئێمە کۆمەڵت دەوڵەتمانەیە دەوڵەتن ئەندامی نەتەوەیە گرتوەکان قاوەری سیاسی سەربەخۆیانەیە بەڵام دەوڵەتی شکست خوارد و فاشلن لەبەرەوە مۆدیلی حکومڕانی لە ئێستاە ڕاستە کاریگەرە لە ڕوێکەوە کاریگەرە کە بەداخەوە جۆرە لە پەرتبوونی لە کوردستانە دروست کردووە مەسلەی تەوافقی نیشتیمانی تۆزە قورس کردووە خەڵکی لەسەر هیچ شتێک بە تایبەتی هێزە سیاسیەکان کۆک نەماون ئەگەر چی بەڕواڵەت لەسەر مەسەلە نەتەوەیەکە کۆکن بەس لەسەر جۆری خەباتکردن بۆ مەسەلە نەتەوەیەکە و پێگەی هێزەکان و سەرکردەکان کۆگنین ڕاستە ئەمە جۆرە لە ناومێدی دروستەکە و جۆرە لە لاوازی بۆ پێگەی کورد دروستەکە و جۆرە لە ناجددی بوونیش بۆ داخوازیەکان دروستەکە بەڵام بە بڕای من سەرڕای ئەوە ئەم دۆخەش ناتوانێت تا سەر ڕێگر بێ لەبەرەوەی کە مەسلەی سەربەخۆی ببێ بە گوتارێکی جددی و لە لەحزەیەکی مێژوویە کە ڕەنگە زۆر دووریش نەبێ خەڵکی کوردستان جارێکتر لە دەوری کۆ ببنەوە ئەگەر بێت وڵاتەکەمان بەیەگرتووی بمێنێتەوە ئەگەر وڵاتەکەمان بەیەگرتووی نەمێنێتەوە ئەو کاتابێ باز لە زیاد لە دەوڵەت بکەین لە کوردستانە کە من بڕوام وایە گەر چوار پارچەکەی کوردستانیش شانسی بە دەوڵەت بوونیان هەبێ بن بە چوار دەوڵەتی سەربەخۆ بەداخەوە نابن بە دەوڵەتی سەربەخۆی یەکگرتووی کورد بە بڕای من بەڵێ بە بڕای من بڵێ ئێمە زۆر شتمان کردووە بۆی کە دەوڵەتی کوردستانە بێ پێش هەموو شتێ 23 ساڵە دیفاکتۆیەکەیە بە ناوی هەرێمی کوردستانەوە ئەمە مەسلێ جۆرە لە خیبرە و شارەزایی هەیە لە بڕێوەبردننی دەنگ و دەستگاکانە با بۆ جۆرەش بێ کە ئێمە ئەیبینین بەڵام جۆرە لە شارەزە وەکو ئەوە نییە ساڵی 1992 بە جۆرە لە جۆرەکان مەسلەی وزە و نەوت و سەرچاوە بە ئێستاش لە کێشەیە بێ لە قەیرانە بێ بەوەی کۆمەڵە کێشەوە بەڵام بمانەوێ نەمانەوێ وەکو گرنتیەک وایە بۆ هەنگاوێکی لەو جۆرەوە بۆ داهاتووی خەڵکی کوردستان مەسلەیەکتر بوونی هێزێکی چەکداری پێشمەرگەی دایان هەزار کەسیە تۆ زیاد لە 100,000 چەکداری مەشق پێکراوەتەیە ئەمەش گرنتێکی ترە مەسلەی ڕزگارکردنی ناوچە داگیرکراوەکانی هەرێمە لە دوای شەڕی داعش ئێستا تا ڕەدەیە سنووری هەرێمی کوردستانی دایک یەکلایی بۆتەوە
دیارە ئەبێ پارێزگاری لەو سنوورانە بکرێت جارێکتر لەسەر مێز و گفتوگۆ نەدۆڕێنرێەوە قبوڵیش نەکرێ هێزێکتر و ناوچانە داژی کرێتەوە لەبەرەوەی دوای ئەوەی ئەو ناوچانیان چۆڵکرە و هێزانە شەرعەتیان نەما بوونی پەیوەندیەکی نێودەوڵەتیە بوونی هەڵوەشانەوەی عێراقا کە بەو جۆرە هەڵوەشاوەتەوە یعنی گۆڕانکاریەکانی دوای 2023 هەر لە 91ەوە کە دەستی پێکرد و دوای 2023 کە عێراقی نوێ دروست نەبوو کە نەیتوانی ببێ بە چوارچێوەیەک بۆ بەیەکەوە ژانی ئاشتی خوازانە و چارەسەری کێشەکان بوونی گۆڕانکاری لە تەفسیرکردنی یاسای نێودەوڵەتیە کە لە دوای 1990ەوە 27 دەوڵەت لە چوارچێوەی دنیای دروست لە دەرەوەیت پرەنسیپە تەقلیدیەکانی یاسای گشتی نێودەوڵەتی دروست بوون بەڵێ ئەگەر کورد خۆی هەبێ تەوافقێکی نیشتیمانی هەبێ لانی کەمی ئەم تەوافقەشی هەبێ بۆ نمونە ئەوەی کە لە ڕاپەڕینە کردیان لانی کەمی تەوافقێک هەبێ بۆ بەدیهێنانی ئەم ئامانجا ئەگەر دوای ئەوە ناکۆکەکان دەستیش پێ بکەنەوە بوونی ئەم تەوافقە لانی کەوی تەوافق ڕێکەوتن لەسەر نەخشە ڕێگا و استراتیژێکی نەتەوەی بەڵێ ئەتوانێ یعنی ئیشی جددی بکەین بۆ دەوڵەتی کوردی و لە خەونەوەی ئێستا بۆتە ئاماژی سیاسی و ئاماژە سیاسیەکە توانین ڕێکار و نەخشە ڕێگای بۆ دانین بۆ بەدیهێن لە 2005 بێگومان ئەو خەڵکەی کە ڕیفراندۆمیان کرد و ئەو لژنەوش یعنی ئەو بزوتنەوەی کە ڕیفراندۆمیان کرد زیاد لە 2 ملیۆن کەس دەنگیان لستەکان ماوە و نێردرا بۆ نەتەوەیە گرتوەکانیشە ئەوە باشترین بەڵگەیە کە لە 4 ملیۆن هاوڵاتی کە بێگومان هەموو کەس ناتوانە بچێ دەنگ بۆ سربەخۆی کوردستان بدا ئەوان ڕۆیشتن 2 ملیۆن کەس 2 ملیۆن هاوڵاتی دەنگیان بۆ سربەخۆیدا بەس بەداخەوە هێزە سیاسیەکانی کورد نەیانتوانی ئەوەش وەکو ئامرازێکی دەستی خۆناتن دژی وەستان لە بری ئەوەی بەهات نابیانتە نەتەوە یەکگرتوەکان وڵاتە گەورەکانی جیهان ئەمریکا ئەوروپا هەموو وڵاتانە کە لەسەر کار سیاسیەکان دەوری گرنگیان هەیە بیاونتە ئێمە گەلێکمان هەیە ئەو گەلە داوای ئازادی و سربەخۆی خۆیەکە و نایوێت جارێکی تر چاوەڕێی ئەنفال و چاوەڕێی کیمیایی باران و چاوەڕێی کوشتن و بڕینی ئەو ڕژێمە یەک لە دوایەکانە بکەن ئەم گەلەی ئێمە 2 ملیۆن کەس دەنگی بۆ سربەخۆی داوە هەر بەڕاستی هەنگاوێکی جددی بنێن کە خەڵک دڵی خۆشکە بە مەسلەی چ ڕیفراندۆم بێ یان هەر پرۆژێک بێ بۆ سربەخۆی چکە سەری وڵاتان کە چۆن بەرەو سربەخۆی هەنگاوێن ئەو کاتە ئەگەر گەلەکە خۆی سربەخۆی نەویست ئەگەر ئەو گەلە خۆی ئیرادەی سربەخۆی نەبوو ئەو کاتە قیادەی سیاسی ئەڵێ تاوان من نەبوو وەکو ئەوەی لە ئەسکۆتلەندا و لە زۆر وڵاتی تریشەوە ڕوویداوە هەندێک لە چرکەی مێژوو هەیە هۆکارەکەی هەرچی بێ کە گەل خۆی نەویست ئەو کاتە قیادەی سیاسی ئەڵێ ئەوە ملەتەکەی من ئەو سربەخۆی ناوێ بەڵام ئەوەی ئێمە لە 2005 کە بزاوی ڕێفراندۆم ئەو کاریان کرد هەموو خەڵکی کورد کە ئەڵێم هەموو بێگومان نزیکەی 2 ملیۆن کەس کە لای من ئەوە هەمووە نەک ئیرادەی ئەو حزبە سیاسیانە کە بەڕاستی ئەو بزوتنەوە لە بار برد بەم کاسە و کوچەڵە و دار و پەردووە و بەو ڕێبازە سیاسی جوانە بێگومان ناتوانین ئێمە ئەگەر بمانێ بەڕاستی سربەخۆی ڕابگەێنین یان کاری بۆ بکەین ئەبێ گەلەکەمان ئامادەی هەموو فیداکاریە بێ بەڵام بەمەرجێ سەرکردایەتی سیاسی خۆی پێش هەموو کەسێک بێ من ئەگەر بزانم سەرکردایەتی سیاسی کورد وەکو من خەریکە لە برسە ئەمرێ منیش تەحەموولەکەم ئەو خەڵکەی کە لە ساڵی 92-93 زۆر لە ئیسا برسیتر بوون وەزان زۆر لە ئیسا خراپتر بوون بەڵام بەس ڕادەستی ڕژێمان مەکەنەوە جارێت نەچینە نمەمەخەنە ژێردەسی ڕژێمی فاشی بەغا بەڵام ئەمڕۆ ئەو هەمان ئەو خەڵکەیە هەمان ئەو گەلەیە هەمان ئەو خەڵکە قارەماننێ کە ئەو کاتە توانیان بەرەنگاری بکەن ئێستا هەر ئەو خەڵکەیە نەعلەت لەو جلوبەرگە کوردیەکە کە لە بەریەتی نەعلەت لەو ڕۆژەکە کە ڕۆیشتۆ دەنگی داوە بۆ هێزە سیاسیانە بۆیە ئەبێ یعنی چینی سیاسی کورد بەڕاستی زۆرە بێ ئاگادار بێ وشار بێ وێ بێت چاوکراوە بێ و بزانێ وەسعی گەلەکەی لە چ بارودۆخی خراپە سیاستیان غەڵەت کردووە بێنە بەردەم خەڵکەکە بڵێن ئەی خەڵکینە سیاستەکەمان غەڵەت بوو داوای لێبوردنتان لێکەینەوە ئێمە استقالە نووسین نەک تا دواتچرکە وەکو ئەو کەسانەی کە بڵێن بەس تەنها دەست بە کورسەکانەوە گرن و کورسەکان لە دەست نەڕوە هەموو تەسحیاتێکە بێ ئەو ملەتە بیدا لە پێناوی کورسەکەی ئەوانە ئەوە کارێکی زۆر خراپە و من دڵنیام ئەوە ئەنجامەکەی زۆر خراپە بێ
نزیکە هەرسهێنانی پرسی سربەخۆیی و خۆ بەڕێوەبەری لە چوارچەوەی دەوڵەتێکی کوردستانی لە سەردەستی ئەم سیاسیانەی ئێستا ببێت بە ئەمری واقعی و گەشتبینی لە دڵ و دەرونی هاوڵاتیاندا نەک نەمێنێت و متمانە بە هیچ پەیمان و بەڵێنێکی سیاسی نەکەن کە باس لە سربەخۆیی دەکات، بەڵکو هەوڵ بدەن و شار دروست بکەن بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ بەغدا و چارەسەریە و گرفتانە بکەن کە لە ماوەی ئەم چەند ساڵەدا کەوتۆتە نێوانیانەوە. دۆخەکە بە شوێنێک گەیشتووە کە چیدی هاوڵاتیانی هەرێمی کوردستان حەماسەتیان بۆ سربەخۆیی نەماوە، چونکە پاساوی سربەخۆیی لەلایەن سیاسیەکانەوە نەیتوانی کەمترین داخوازی بۆ خەڵکی دابین بکات. من پێم وایە ئەو تیۆری کە لەمە پێش باسەکراوە ئێستا شەڕەنگە زۆر کەس باسی بکەن کە ناوچەکە بەرەو گۆڕانکاری زۆر گەورە ئەڕوات، من پێم وانێ ئەمە ڕاست بێت. ناوچەکە وەک خۆی ئەمێنێتەوە. ئەو گۆڕانکاریە کە ئەکرێت لێرە زۆر بانگەشەی بۆ ئەکرا بە و شێوەیە بوو کە ڕەنگە سنووری سایکزبی کۆ دەستکاری بکرێت و دەوڵەتی ترپیا بێت و بەرژەوەندی جیهان لەوەدایە کە گوایە سنوورەکە هەندێک وڵات بە تایبەتی لە ناو ئەو وڵاتان باس لە عێراق و سووریا ئەکرا، ئەمە پارچە پارچە بکرێت و بکرێت بە چەند دەوڵەتێک، 3 دەوڵەت 4 دەوڵەت 5 دەوڵەت، ئەمە بەو جۆرە سیرەکە. بەڵام ئێستا ئەوەی کە دەرکەوت و ئەوەیە کە بەرژەوەندی جیهان لەوەدایە کە سنوور وەک خۆی بمێنێتەوە و ئەگەر سنووریش دەستکاری کرا ئەبێت بە ڕەزامەندی ناوخۆی ئەو وڵاتە بێت. بۆ نمونە جیهان دژی ئەوە نییە کە عێراق بە ڕەزامەندی ناوەند و بە ڕەزامەندی کورد و عەرەب و بە پێی یاسا هەرێمی تر لێ دروست بێت یاخود هەرێمێک ببێت بە دەوڵەت بە پێی ئەو یاسایی کە عێراق خۆی پەسەندی ئەکات. واتە ئەگەر جیابوونەوە کە جیابوونەوەیکی یاسایی بوو، جیهان و ناوچەکە هیچ کێشەیەکی لەگەڵ نییە. بەڵام سەپاندنی جیابوونەوە و ڕاپرسی و مافی چارەنووس بەسەر حکوومەتی ئەو وڵاتەدا بە دڵنیایەوە ئەمە کێشەی زۆر گەورەی لێ ئەکەوێتەوە و لەم هەلومەرجێ ئێستا ئەبینین نزیکەی 2 ساڵ زیاترە هەموو جیهان سەرقاڵە بەو کێشانەی کە لە عێراق و سووریادان، لەبەرە بۆ چوونێکی وا پەیدا نەبووە کە کێشەکانی ناوخۆی عێراق و ناوخۆی سووریا بە پارچە پارچەبوونی ئەو دوو دەوڵەتە چارەسەر ئەبێت. ئەگەر جیهان باوەڕی تەواوی بەوە هەبووە و کە باس لە جیهانەکە مەبەستم پێش هەموو شتێک زلهێزەکانە و لە ناو زلهێزەکانیشە زلهێزە ئیقلیمیەکانە. ئەگەر جیهان باوەڕی تەواوی بەوە هەبووە کە کێشەکانی عێراق بە پارچە پارچەبوون چارەسەر ئەبێت و کێشەکانی سووریا بە پارچە پارچەبوون چارەسەر ئەبێت، بە دڵنیایەوە نیان ئەشاردەوە باسیشیان ئەکرد. بەڵام تا ئێستا هەمویان باس لەوەکە کە بەرژەوەندی جیهان و بەرژەوەندی ئاشتی و ئاسایش لە هەموو جیهانە کە هەموو جیهان ئێستا سەرقاڵی کێشەکانی ناو ئەم دوو دەوڵەتەیە، لەوەدایە کە تا قۆناغێکی تر ئەم دوو دەوڵەتە بە یەکگرتووی بهێڵنەوە و ئەگەر سنووریش بگۆڕێت سنوورەکە لە ناوخۆی وڵاتەکە بگۆڕدرێت. بۆ نمونە سووریا سنوورێکی نێودەوڵەتی جێگیری هەیە. تا ئێستا هیچ دەوڵەتێک بەرژەوەندی لەوەدانە کە سووریا پارچە پارچە بێت، یاخود دانیکەم باس لەوە بکەن کە جیهانی پێشکەوتوو پێی باشە سووریا بە یەکگرتووی بمێنێتەوە. بەڵام بۆ چوونێکی زاڵ هەیە، ئەویش ئەوەیە کە سووریا بە یەکگرتووی بهێڵدرێتەوە بەڵام سنووری ناوخۆی دەستکاری بکرێت. بۆ نمونە چەند هەرێمێک پێک بهێنرێت، ئەو کاتە ئەکرێت هەرێمێک بۆ شیعەکان هەبێت، بۆ عەلەویەکان هەبێت، هەرێمێک بۆ سوننەکان هەبێت، هەرێمێک بۆ کوردەکان هەبێت و ئەکرێت هەندێک ناوچەی ئۆتۆنۆم هەبێت بۆ دورزیەکان، بۆ مەسیحیەکان ئەگەر پێویستی کرد. بەڵام 3 گروپە سەرەکیەکەی سووریا کە ئەکرێت هەرێمی تایبەتی خۆیان هەبێت، عەرەبیەکان و سوننەکان و کوردەکانن، ئەوە ئەکرێت و وەکو باسم کرد ئەکرێت هەرێمی تریش ئەکرێت ناوچەی ئۆتۆنۆمیش لە چوارچێوەی ئەو هەرێمانە لەوێ پێک بێت. ئەمە ئەو پەڕی ئەوەیە کە ئێستا بیری لێ ئەکرێتەوە. سەبارەت بە عێراقیش، عێراق خۆی مەسەلەکەی یەکلا کردووە لە ناو خۆدا، ئەکرێت عێراق ببێت بە دەوڵەتێک لە چەند هەرێمێک پێک بێت و یاسا ئەم مەسەلەی ڕێکخستووە و ئەم مەسەلەیە کێشەی یاسایی نییە و هیچ دەوڵەتێکیش دژی ئەوە نییە. بەڵام جیابوونەوەی یەکێک لەو هەرێمانە بە پێی یاساکانی عێراق تا ئێستا پەسەندکراو نییە
و بۆ چوونی زاڵیش ئەوەیە کە عێراق لەم هەلومەرجەی ئێستادا تا ڕەنگە تا 10 ساڵ 20 ساڵی تر بێگرتووی بمێنێتەوە. بەڵام ئەگەر مەسەلەکە هاتە سەر جیابوونەوەی هەرێمی کوردستان، ئەم جیابوونەوە ئەگەر بە ڕەزامەندی بەغدا بێت، بە دڵنیایەوە هیچ کێشەیەک بۆ هەرێمی کوردستان دروست نابێت و هیچ کێشەیەک بۆ ئەو لایەنانەش دروست نابێت کە ئامادەن دان بە دەوڵەتی کوردستانی ئایندەدا بنن. تەکیدی ئەو قسانەی پێشومانەکاتەوە. تۆ ئێستا لەگەڵ جانبی نێودەوڵەتی قسە دەکەی، تەنانەت هەتا سیلاحیش لەم ئەخیرەیە هەندێک بڕیات درا، وەگەرنا هەتا بۆ چۆک و تەقەمەنیش دانەوە ئەبێت لە ڕێی بەغداوە بێەوە پێشمەرگە. لە ڕووی دەستوریەوە ئێمە گە قسە بکەین هەرێمی کوردستان تا ئێستاش هەرێمێکە سەر بە عێراقی فیدراڵە. ئەمە قەزەیە کە من حەزم لە سەربەخۆیی بێیان نا دەبێت لەو ڕێگەیەوە بڕۆم. لایەنی نێودەوڵەتیش بەشێکی زۆری مهتەم نییە بە وردەکارەکانی نێوماڵی کورد یا حەزەکانی کورد لە مامەڵەیەکی چۆنەڵێ دەستوری لەگەڵ و یاسایی لەگەڵ ئەم ئینەیە هەیە. بۆیە تۆ گەر سێری لێدوانەکانی نوێنەرانی وڵاتانیش بکەی و هەتا لایەنەکانی ئینیش باز لەوە دەکەن کە ڕغبەتیان وایە عێراق بە یەک پارچەیی بمێنێتەوە و عێراق پەر نەبێ. لانی کەم ئەو محیطە عەرەبی کە ئێمە ئیتیاین کە ڕەنگە بە چاک و خراپیان و باوەڕیان بەوە نەبێ، قەنعات بۆ نەکەن کە عێراق چەند پارچە ببێ. بۆیە بەڕاستی و لەگەڵ هەموو ئەوانەشە ئەو ئەزمونەی کە لە 2-3 ساڵی ڕابردووە لە هەرێمی کوردستان ڕوویدا و قێرانانەی دروست بوو، ڕغبەتێکی جەماوەری و لەسەر ئاستی حیزبەکانیش دروست بووە کە ئێمە نەتوانین واقعێک یا هیچ بەوادرێک نەبێ بۆی واقعێکی ناوخۆیی دروست بکەین کە پێویستمان بە بودجەی بەغدا نەبێ، بە موچەی بەغدا نەبێ، بە کۆمەڵێشتی تری بەغدا نەبێ، هیچمان نەکردبێ و لە کۆمەڵێ درۆی گەورە زیاتر هیچی تر نەبوو بێ و دیسانەوە وابێ ئەوانەی کە بانگەشەی ئەویان نەکرد یا لە پشتی ئەوە بوون کە ئەم قەیرانە ڕوبەڕووبێ ئێستا بچن تەنازولکەنەوە بۆ بەغدا وەکو ئەوی کە بارزانی و وەفدێکچوونەوە بۆ بەغدا، کەواتە چۆنڵێ ئەو لەویتر ئەوەیە کە ئەم هەرێمە بچێتەوە سەر بەغدا و درێژە بەو پەیوەندیە بە شێوەیە کە گرژی و ئاڵۆزی تێ نەکەوێەوە هەردوو لە پارێزگاری لە مافی یەکتری بکەن، لە حەقی یەکتری بکەن. چکە بەڕاستی ئێمە ڕاستە کوردین و ڕاستە پێمان خۆشە هەرێمەکەمان ئەزمونێکی جوانی هەبێەوە بەرەو سەربەخۆی بڕۆین، بەڵام بەڕاستی ناشکرێ ئێمە چاو لە کەم و کورتەکانمانەوە بکەین. نوێنەرانی کورد لە بەغدا کاتێک کە قسە دەکەن دەڵێن ڕخنە لە حکوومەتی هەرێم و لایانی کوردی دەگرن، دەڵێ ئێمە کە مامەڵەیان لەگەڵەکەین و خۆیان وا لێ کردووە ئەوان ناوەند بن ئێمە هەرێم بین. بۆیە بەڕاستی ئێمە وەک بینمان تێکدا لەگەڵ بەغدایە و شتێکیشمان نەکرد کە بتوانین ئەم میلەتە بخێنە خۆشگوزەرانیەوە، کەواتە قەناعەت بەو ئاراستەیە ئەڕوا کە تۆ بچیتەوە سەر بەغدا، لانی کەم ئەو بەغدایە کە تۆ وەکو هەرێمێک دەچیت پێوی پابەند دەبیتەوە و دەچیتەوە ژێر کۆمەڵێک ئەوامیری یا کۆمەڵێکی ئیلتیزاماتی، بەغدایەک نییە وەکو زمانی سەدام حوسێن بتوانێت هەژمون کا بەسەر هەموو بەرگەکان تا. حکوومەتی عێراقی ئێستا ناتوانێت چۆنەڵێ هەژمون کا بەسەر کاروبار و ئەمنیەتی زۆرێک لە محافەزەکانی ژێردەستی خۆیە، بەتایبەتی پایتەختیش. چۆن ئەم عێراق جارێکی تر ئەتوانێت بێ دوا بکە مەترسیەک بێ بۆ سەر ئەزمموی سیاسی فەرمانڕەواییت لە هەرێمی کوردستان. بۆیە باشتر وایە تۆ نزیک بیتەوە لە بەغدا و هەر کاتێکی زروفێکی نێودەوڵەتی یا هەرێمی هاتە پێشەوە و ناخۆی خۆت ڕێخستەوە هیچ مانع نییە، بەڵام ناکرێت ئێمە مجازەفە بە حەیات و بە مستەقبەلی میلەتێکەوە بکەین و کۆی کە بەشێک لە سەرکردەکانی پارتی کردیان لە ساڵانی ڕابردووە بە ناوی ئەوەی لە ماوەیەکی کەما تایەکی 2015 ئێمە دەتوانین ئەوەندە نەوت بنێرینە دەرەوە پێویستمان بەغدا نەبێ. من خۆم وازانم ئێستا ئەشتی هەورامی لە کەناڵی NRT وتی لە 1/1/2015 نەک ئەتوانین موچە دابینکەین، ئەتوانین بوجەش دابینکەین چونکە ڕێژەی فرۆشتنینەوە دەگەینەوە ئاستە. تۆ لەبەر خاتری ئەم لێدوانانە وات کرد پەیوەندیەکی پتەوت لە نێوان هەرێم و ناوەند هەڵۆشاندەوە و 3 ساڵ وات کرد، ئەوە نزیکی 3 ساڵی ڕێکە هەرێمی کوردستان بە خەڵکەکەیەوە تووشی قەیرانێکی سیاسی، قەیرانێکی دارایی گەورە بووە کە ئێستا فەشەلت هێناوە، تۆ خۆ دەڕۆی تەنازولەکەیتەوە بۆی ئەوەسە بۆچی من حەقم نەبێ داوا بکەمەوە کە ئەو پەیوەندی بخرێتەوە دۆخی ئاسایی خۆی. بۆیە بەڕاستی شتێکی تەبیعیە وەکو تەحسیلی حاصل کە هەموو چاوەکان لەسەرەوە بن، لانی کەم تا ئەو کاتێک کە دەرفەتێک گێتە پێشەوە کورد بتوانێت دەوڵەتی خۆی ڕاگەێنێ عەلاقەیەکی ئاسایی و یاسایی لەگەڵ بەغدا ئەوە بکەین. چۆن ئێمە دەڵێن ئەم شتە وا لێ بکرێ، بە هەمان شێوەش لەگەڵ ئەوەین کە بە هیچ شێوەیەک بەغدا
لەژێر هیچ بارەکانەیە مافەکانی هەرێمی کوردستان ئەوە بکاوە ئەمەش لە کاتی خۆیان کراوە و ئەم قسانەش دوورن لەوەی کە خەڵکێک ڕخنە بگرێ پێی وابێ ئەو کوردایەتیەکە لایەنەکانی تر کوردایەتی ناکەن نەخێر ئەمە واقعەکە دەبێ ئینسان باسی لێوە بکە و من قەنەعاتیشم وایە ڕغبەتی ئەعلانکردنی دەوڵەتێکی ئەزمونێکی سەربەخۆ بۆ کوردستان لانی کەم لە باشووری کوردستانە بەڕاستی ئەم هەموو مزایدە و ئەم هەموو قسە و قسەڵۆکەی ناوێت پەیوەندی بەکردارەوە هەیە ئەو ڕۆژەی کە ئێمە دەمانێت سەربەخۆی ڕابگەێنین و دەرفەتی نێودەوڵەتی و هەرێمی و ناخۆی گونجاو بێ من پێم وایە پێویست بە هیچ شتێک ناکات بەڵام هەموو ئانێکی ئێستا باسەکرێن بەڕاستی بە بڕای من مزایدەی سیاسین و ڕاگەیاندنی دەوڵەتی سەربەخۆش لە ئێستاە بەو تێکچوونی تەوازن و بۆ قەیرانەی لە هەرێم هەیە دەبێتە مای ئەوەی کە سلبیاتی زیاتر بێ لە ئیجابیاتی چونکە دەوڵەتێکی هاوشێوەی وەکو لیبیا وەکو سووریا وەکو عێراقی سەردەمی سەدام دروستە بێ دەچێت بۆ حیزبێکی تایبەت و بۆ بنەماڵەیە و گروپێکی کۆمەڵایەتی تایبەت ئێمە دەبێت 50 ساڵی تر چاوەڕێ بین لەژێر ستەم و زوڵمی ئەو گروپە سیاسیە کۆمەڵایەتیە تا چاوەڕێ بین شۆڕشێ بێتە پێشەوە بۆی ئەو زمونە کۆتایی پێبێنین بۆیە بەڕاستیە ڕاستەکان بەرەو ئەوە ڕۆن کە ئێمە بچین پێداچوونەوە بە پەیوەندیمان لەگەڵ بەغدا بکەینەوە لانی کەم لە قۆناغیەکەم ئاوەکو وتم ئەم هەرێمە چۆن وا لێ بکەین لەم قەیرانە سیاسی و داراییانە دەرباز بێ بەسە میلەتیش کە لە پشت هەموو سەرکەوتنەکانی کوردەوە ستاوە ئێستا هەموو باجی نەهامەتەکانیش ئەو بیدە ئێمە چەند خاڵ هەیە لەم ڕوانەوە لە ئەستۆی بگرین یەکەم مەسلەی گەڕانەوە بۆ عێراق ئێمە لە عێراق نەهاتوینەوە تا خوب گەڕێنەوە بۆ عێراق ڕاستە پارتی دیموکراتی کوردستان گوتارێکی هەبوو وەک ئەوەی عێراق مەمەجێشت بێ کە زیاد لە پێویست بوو جۆرە لە توندڕەویتیا بوو واقعەکەش سەلماندی دووەم چوونەوە بۆ بەغا چوونەوە بۆ بەغای یەکجارەکی نییە چوونەوە بۆ بەغای مەقتەعیە بە بڕای من بەشێکە لە پێویستیەکانی ئیدارەکردنی شەڕ دژی داعش بە تایبەتی لە مەسلەی موسڵ و ئەوانەوە مەسلەیەکی تر یەکێ لە سەوابەتەکانی سیاست لە کوردستانە بە تایبەتی ئەو هێزێکە پارتیە کە ئیداری سیاست لە کوردستانە کە بە بڕای من استراتیژەتیان جارێکتر تەسلیمکردنەوەی مەلەفی نەوت نییە بە بەغا و جارێکتر تێکەڵاوبوونەوەی بە بەغانیە مەگەر لە ژێر فشارێکی زۆر گەورەی تاقەت پڕۆکێنە کە من تەسەووری و فشارە ناکەم مەسلەیەکی تر ئەوەیە کە ئێستا تا ڕادەیە گوتاری پارتی دیموکراتی کوردستان و هێزە سیاسیەکان واقعیترە کە ئێمە ئەگەر سەربەخۆش بین ئەبێ پەیوەندیمان لەگەڵ بەغا باش بێ گەڕانەوە بۆ بەغا خزمەت بە خودی سەربەخۆبوون و جابوونەوە لە بەغایەکە ئەم دەرسە گرنگە کە ئێمە تێگەشتبین بەیان یەگەر دراوسەیەکی باش بین لە عێراق بەو ئەندازە ئێمە تێگەشتنمان لەگەڵ بەغا هەبێ بۆ مەسەلەی سەربەخۆی بەو ئەندازە بربەستەکانمان لەسەر ئاستی دنیاە بێکێشەترە بێ و جابوونەوەکە برایانە و ئاشتی خوازانە بێ و ڕای گشتی دنیا و دەوڵەتەکان پشتیوانیمان لێەکەن ئەمە جگەلەوەی هیچ وڵاتێ لە دنیاە لێپسراوەتی دابەشبوونی عێراق ناگرێتە خۆی لە ڕووی دیبلۆماسیەوە دەوڵەتان داوای یەکگرتووی خاکی عێراقەکەن وەک پرەنسیپێکی یاسای نێودەوڵەتی ئەگەر کورد پارچەکردنی عێراقی یا سەربەخۆبوونی وڵاتەکەی گرتە ئەستۆ دیفاکتۆ دروست بوو ئەو کاتە بە دڵنیاییەوە وڵاتانی تر ئەو گوتارەیانە گۆڕن و پشتیوانی لەو دیفاکتۆیاکەن بە تایبەتی کە ئێستا لە هەرێمی کوردستانە دەیان کۆمپانیای نێوتی هەیە و جۆرەها بەرژەوەندی هەیە کە وڵاتەنە چاویان لێ ئەگەر کوردستان سەربەخۆ بێ ئەکرێ و بەرژەوەندانیان پارێزراو بێ کەواتە ئەمە ئاماژە نییە بەوە بەڵکو ئەتوانرێ بچێتە خزمەت پرۆسی سەربەخۆبوونەوەکەوە پەیوەندی باش لەگەڵ بەغایە نەک ئاماژە بێ بەوەی کە عێراق یەکگرتوو بۆتەوە عێراق خۆی هەڵوەشاوەتەوە بە جۆرێکە یەکگرتنەوەی عێراق لە چوارچەوەی ئەو دابەش هەم مەزبەی و قەومی و تونند و تیژی و عەقڵەیە بە بڕای من شتێکی هەروە ئاسان نیە بە دڵنیاییەوە ئێمە تا ئاخر لەحزا بێ لەگەڵ بەغایە پەیوەندیمان باش بێ لە کاتێکە لێرە خۆمان دروست دەکەینەوە بەڵام دیارە کێشمەکێشمانە بێ ئیدارەیەکی عەقڵانەی ململانەکانمان بکەین پەیوەندیمان لەگەڵ بەغاشە باش بێ هەتا ئەتوانین بۆی کە وەکو وتمان ئەگەر تێگەشتمان لەگەڵ بەغایە هەبێ دنیا زیاتر تێمانەکە و بێکێشەتر و بێباشتر و بێخەرجیتر ئێمە ئەتوانین هەنگاوی مەسلەی سەربەخۆیی بنین کاتێ ئیرادەیەکی نیشتیمانی گەورە بێ و بڕیارێکی تاریخی لەو گەورە بۆ خەڵکی کوردستانەدا کە پێویستی بە تەوافق و ڕێککەوتنێکی نیشتیمانی هێزەکان هەیە بەڵکو پێکاتەکانی تریش لە کوردستانێت مەسەلە بەس حەز و ئارەزوو ئەوانە نییە ئێمە 2 ساڵ لەوە پێش حکومت خۆی نوێنەری حکومت خۆی بە ڕاشکاوانە لە بەردەم کەناڵەکانی تەلڤیزیۆتی حکومەتی بەغا ئیفلاسی کردووە هیچ پارەی نییە ئەیساتە بۆ دەرکەوت ئەو ئیفلاسی نەکردووە ئێمە ئیفلاسمان کردووە با سەریح بن بڵێ ئەو کاتە ئێمە تێگەشتن و بۆچوونەکانمان هەموو هەڵە بوو ئێمە ئەبێ لەمە دو سیاسەتێکی تر بەکاربێنن ئەوەی کە ئەوان من دیسە دڵنیام ئەو اتفاقی کە کراوە لەگەڵ حکومەتی بەغا ئەم چەند ڕۆژی ڕابردووە کە لەگەڵ بەغا کراوە
یعنی حکومەتی بەغا ئامادەیە موچە بنێرە بۆ هەرێم یا میزانەی ڕەوانەی هەرێم بکە کە ئەبێ بڵێن تاکی لەسەر بجێ هەموو هەرێم بکرێن نەک تەنها موچەی چەند بڵێن کەرتێکی ئەوەی فەرمانبەران و مامۆسان ئەوانە من پێم باشە ئێمە لەبەر ئەوەی ئەو سیاستەی کە پەیڕەویمان کرد تا ئیساتە نەگەشتە هیچ نەتیجەیەک و ئەبێ ئێمە بەڕاستی ئاگامان لەوە بێت چونکە خەڵک هەموو ماڵوێران بوو خەڵک هەموو لوتی شکا خەڵک هەموو سووک و سەلیم بوو هەموو ڕسوا بۆ ئەو خەڵکە ئەبێ کارێکی وا بکەن سەری ملەتەکان بەرزکەنەوە ئەویش ئەوەیە نەوت ئەو نەوتەی کە دەریەکەن هەمووی ڕادستی حکوومەتی بەغا بکەن و تۆبە بکەن جارێتتر سیاسەتی وانەکەن چونکە ئەو سیاسی گرتوانەتە بەر ئەو من هیچ وەکو هاوڵاتیەک بەرپرسیارەتی من نییە کە ئەو ڕۆیشتووە نەوتەکەی بە 90 دلار نازم بە چەندێکە نەوت لە بازاری جیهانی بە 50 دلار یا 50 دلار ئەوە چێ بە 90 ئەیفرۆشێ ئەوە منی هاوڵاتی لەوە بەرپرسیار نیم من لەوە بەرپرسیارم کە هاوڵاتیەکم بۆ خۆم لە ماڵی خۆم دانیشتم یا وەزیر مامۆسام یان هەر ئیشێکم هەیە پێشمەرگەمە هەر ئیشێکم هەیە ئیشەکەی خۆم جێبەجێ بکەم بەڵام ئەوەی حکوومەتی هەرێم ئەم مدەیە کردوێتی نەک بە قسەی من ئەو خەڵک هەمووی زۆر بێزارە خەڵک هەمووی ئەو گەلەی ئێمەیە تا ئیسا توانیوێتی خۆی ڕاگرێت و بەرەو تەقینەوەیکی ماڵوێرانکار نەڕوە هەر تەقینەوەیکیش بکرێ حکوومەت نەی بەرپرسیارە ئەوە خەڵک نیە هیچ هێزێکی سیاسی ناچێ من ئەوەی عنی ئەو با بڵێن هێزە سیاسیانە ناسم کە ڕۆژانە ئەیان بینم ئەو هێزە سیاسیانە پێیان باشە وەزعەکە خۆی بمێنێتەوە ئارام بێ ئەوە بێ من دڵنیام ڕۆژێک یەت هیچ کەس بە قسەی هێزە سیاسەکان نەکە نە کەس بە قسەی پارتیەکە نە بە قسەیەکێتیەکە نە کەس بە قسەی یەکگرت و کۆمەڵ و بزوتنەوە و نازانم گۆڕان و هیچ کەس بە قسەی کەس ناکە و ئەو کاتە هەر وەکو وڵاتانی تر خەڵکەڵێ با چەند وێران بۆ ئەو نێتری وێران بێ ئەوە مناڵ مخۆم تەمەنای ئەوە ناکەم پێم باشە وەزی سیاسی ئارام بێ دۆخێکی هێور بێ و حکوومەت بتوانێ هەنگاوی حەکیمانە بنێ بەوەی کە لەگەڵ بەغا بەڕێکوەوتنە بێ هەر ئەتیفاقی بێ بیکەن لەگەڵ بەغدا چونکە کە تۆ وەکو یعنی هەموو دوکاندارێکیشە بەقاڵێکیش هەر کەسێک بێ ئەگەر زانی دوکانەکەت پێ و بەڕێوە ناچێ ئەبێ واز لێبێنی یان ئەبێ پێشتر بزانی ئەم دوکانت پێ بەڕێوە ناچێ ئەم کارێت و ئەم بەردە کە ئەتەوێ هەڵیگریک ئەبێ بزانێکەوە بەسەر قاشدا ئەوە شتێکی زۆر مناڵانەیە کە تۆ دروشمی زۆر گەورە بەرزەکەی تۆ کوردستان ڕزگارەکەین و سەر بەخۆی ڕاگەین و ئەوانە دوای ماوەیەک لە پڕ وەڵا هیچمان پێ بەڕێوە نابرێ و خەڵک من ئەناسم 14 مانگە باوەڕکەم 2 موچیان وەرگرتووە کراوەتە ڕوبع موچە و نیو موچە ئەوانە ئەوەش بەو شێ وەرگیراوە ئەو خەڵکە من پێم وایە هەمووی گەیشتۆتە کونەلوتی و وەزعێکی زۆر خراپ دروست بووە و حکوومەت ئەبێ زۆر ئاگادار بێ هەر شتێکیش ڕوویدا من تەسەورەکەم حکوومەت لەوە بەرپرسیارە نەک پیاوێکی فەقیری سەر ئەو جادەیە کە برسێتی وای لەکە بچێتە سەر جادەکان و ناچارە ئامادە بێ یعنی ناتوانێت لەبەرەوەی ناتوانێت ماڵ و مناڵەکەی بەخێوکە ناتوانێت مناڵەکانی بژێنێ ناتوانێت هیچ شتێ بکە بۆی ئەو خەڵکە پێی خۆشە ڕۆژێ زووتر بمرێ نەک سەرشۆڕ کات و هەموو شێوێک لە ئیهانە و با بڵێن کەساتی خۆی بدۆڕێنێت و چاوبەرە و ژێر بێ بەرامبەر هەموو خەڵک خۆمان هیچمان بە هیچ نەکردو بۆ ئێمە تاوانەکە بخێنە سەر ئەمریکا و بخێنە سەر زلهێزەکان و ئەوانە ئێمە خۆمان سە بۆ ئەمریکا نازانێ ئەوەی ئەگوزرێ لە ناو ئەم هەرێمە حل لە سەرەوە تا خوارەوە بەس خەریکی دزینە و خەڵکە بۆ ئەمریکا چییە؟ ئەمریکا وازای لە گوێگا خەوتووە ئەوەی خۆمان هیچ نابینن بەس ئەمریکیەکان و ئۆروپیەکان و ئەوانە ئەزانن ئەڵمانەکە منم هاوینە لە ئەڵمانیا بووم ئەزانم چەند گلەیانە کرد لە حکوومەتی هەرێم ئەیانوت ئێمە چەکی میلانمان داوەتە ئەوان کەچی سێرەکەی لە بازاڕی فڵان بازاڕە فیسار بازار ئەفرۆشتێ دووربینەکەی بەجیا و نازانە فڵان شتی بەجاو ئێستا بڕۆ پڕ بازارەکان لە پارچەچەکی ئەو وڵاتانەیە کە ئەوان دانێتە ئێمە بەس بای ئەوە خەڵکیان هەیە یعنی ئێمە غەڵەتێکی زۆر گەورە ئەەکەین ئەگەر وا بزانین ئەمریکا ئەوەندە گیە لە یا ئەڵمانیا بریتانیا هەر وڵاتێکە کە زۆر بە سپاسەوە ئەبێ سپاسیان بکەین کە ئەوان یارمەتی ئێمەیان داوە لە ڕۆژە تەنگانەکان لە پشتیوانمان بوون فڕۆکەیان نردووە
وایان کردووە کە ڕێگە نەدەن هێزی پێشمەرگە بەرامبەر ئەو هێڕشە دڕندانی کە داعش کردوێتی بڕوخێ بەڵام ئێمە خۆمان خەریکە پێشمەرگا ڕوخێنی ئێمە کاری وا ئەەکەین کە بەڕاستی ئەبێتە سوکاتی بۆ خۆمان لە بەرامبەر هەموو جیامە کە ئەو پرسیاریان لێمە کرد هەستمە کرد ئەمە قەتری ئەو چکە ئەم زای ئەوە ڕاستە و نەشمەتوانین درویان لەگەڵکەم بڵێم وەڵام من ئەوەی ئێوە ئەڵێن هەموو ڕاست نییە وایە دیفاع لە درۆ بکەم مشتی وا ناکەم من یعنی لە خەڵکم وا بیستووە لە ناو بازار هەموو ئەڵمانەکە خۆیان هاتوون لەژنێ نردبوو بینی بان ئەو چەکانی ئەوان نردوانە ئەفرۆشرێ بۆیە ئێمە ئەگەر هاتوو لە سیاسەتێکە فەشەلمان هێنا بڵێن وڵا ئەمریکا پێخۆشەمە بچینە بۆ بەغا نەخێر ئەوە ئێمەین و نەمانتوانی سیاسەتێکی ڕاست و دروست پەیڕەوی بکەین ئەوە ئێمەین کە ناتوانین نەملەتەکەمان بژێنین نە ئەتوانین ئیداری خۆمان بدەین نە ئەتوانین هیچ شتێ بکەین بەس هاتوین بە درۆ دەلەسە 120,000 کەس نووسرا بە پێشمەرگەی دێرین کە تەحەدا ئەەکەم ئەگەر 10,000ش ڕاست بێ تۆ چی هەر لە نازەمەمە ئەوەی کە جاشەتی کردووە هەر وەکو من ئێستا دانیشتووە ئەوش پێشمەرگەی دێرینم منش پێشمەرگەی دێرینم ئەوەی جاسووسی کردو و خەڵکی بە کوژداوە ئەو لە زۆر لە ئێمە بەڕێستر و وەزعی باشترە من خەڵکە ناسم کە لەسەر فڵان حزب تەسجیل کراوە دەستی هەبووە لە کوشتنی 4 پێشمەرگە خەڵکە ناسم دەستی هەیە لە کوشتنی 150 پێشمەرگە ئێستا وەزعی 2000 قات لە ئێمە باشترە بڕین بڵێن وڵات تاوان ئۆباما بوو یا تاوان بۆش بوو یا تاوان فڵانە کەس بوو بۆ نەڵێ تاوانەکەی خۆمانە تۆ لە هیچ وڵاتێک شتی وان نییە تۆ نە ئیدارەت هەیە نە ئەتوانیت نیزامی زەریبەت هەبێ نە ئەتوانی هیچ شەوەک لە ئیدارەت نییە کەچی سیاسی وای دروست کردووە خەوان چەند ملیار دۆلارێکن با ناوی یەکێک بەیەکیشی نەهێنم